بڕیارێکی نوێی پارێزگاری کەرکووکە بە وەکالات هانی جوتیارێکی هاوردە دەدات بگەڕێتەوە بۆ سەر زەوی و زاری گوندێکی کوردنشینی ناحیەی سەرگەڕان. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق دەڵێت نووسراوەکەی ڕاکان جبووری دەچێتە خانەی جێبەجێکردنی تەعریبەوە لە کەرکووک. دەشڵێ حکوومەتی عێراق لە ئەستکردەوەکانی جبووری بێدەنگە. تاکید ئەم کتابەی کە ئێستا باسێکە ئێمە ئەوەلیاتیمان دەرکردووە ئەمە تعریبە مەشمولە بە مادەی ١40 وە کاتی خۆی ئەمە لە شارەکانی خواروی عێراقەوە هاتووە ئەرزانەی کە ئێستاە ئەرزی کووردە و بە پێی مادەی ١40 بڕیارە ڕاگیراوە بەڵام بەداخەوە ئێمە ئەبینین کە پارێزگاری کەرکووک لە ڕابردووشا زۆر باسمان کردووە بۆتە هۆی ئەوەی نانەوەی کێشە لە نێوان جوتیارە کوردەکان و جوتیارە عەرەبەکانە و چەند جارێ ئێمە حکوومەتی عێراقیمان لێ ئاگادار کردوێتەوە ئەمە شتێکی نایاسایی ئەم کتابانەی کە ئیکا بە تاکید ئەمە خەرقێکی دەستورە و خەرقی یاساکانە مادەی ١40 دیارە ئەمە لە ناو دەستورا جێگیر کراوە ئەمە بڕیارێکە خەرقی دەستورەکە پارێزگاری بە وەکالەت ئەیکا و بەدەیان کاری تریشی کردووە کە دژی یاسایە دژی دەستورە بۆ نمونە وەکو کاتی خۆی کاتی بەعز دەستی کردێتەوە بە تعریبکردن و ئەم نووسراوانە ئیکا بە تاکید ئەم نووسراوانە نایاساییە جگە لەوەی کۆمەڵی فایلی گەندەڵی لەسرە ئەمە هەموو حکوومەتی عێراق بەگشتی و هەرسێ سەرۆکایەتەکە لێ ئاگدارن بەڵام کەمتر خەمن لە ئازم بابەتەیە و تایبەتی لە ئاست پارێزگاری بە وەکالەتی کەرکووکە ئەتوانم بڵێم هەرسێ سەرۆکایەتەکە کەمتر خەمن. بەڕێوەبەری کشتتوکاڵی پارێزگاکەش دەڵێت نوێکردنەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانی تعریبیان ڕاگرتووە دەشڵێ دادگاکان دەست لە کاروباری زێ و زار وەردەدەن و ئاشکراشی دەکات ئەگەر ئەو کێشەیە بە زووی چارەسەر نەکرێت کێشەی گەورەتری بەدوادادێت. حاليا عندنا تريث في موضوع تجديد العقود. ئێمە نوێکردنەوەی گرێبەستە کشتتوکاڵەکانمان بۆ عەرەبە هاوردەکان ڕاگرتووە دەبینین لێرە و لەوێ نووسراوی پشتگیری بۆ هاوردەکان دەکرێت دادگاکانیش هەندێک جار پشتیوانی هاوردەکان دەکەن دەبوو ئەم کێشەیە لە ڕێی پەرلەمانی عێراقەوە چارەسەر بکرایە لێژنەکەی پەرلەمان ئەنجامی ئەو تۆی نەبوو داواکارین لە حکوومەتی عێراق ئەم کێشەیە بە زووی چارەسەر بکات هەتاوەکو ئەم کێشەیە بەردەوام بێت ئەگەری هەیە کێشەی زیاتری لێ بکەوێتەوە لە نێوان جوتیاران و بۆ داهاتی کشتتوکاڵی پارێزگاکانیش زیانی دەبێت. هذا الموضوع طبعا كلما كان أمد معالجته طويل كلما كان آثارها سلبية على المحافظة من ناحية الخلافات وأيضا من الناحية الإنتاجية المحافظة. لە نێوان بەردەوامی داری کەرکووک بە شاڵاوی تعریب و بێدەنگی حکوومەتی عێراق لەو کێشەیە بارکی حکوومەت هێرێم دەزاندرێت ڕۆڵی هەبێت لە یەکلایکردنەوەی کێشەکە لە ڕێودا نووسانانەی کە لەگەڵ حکوومەتی عێراق ئەنجامیان دەدات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.